زۆربوونی ئۆتۆمبیلەکان و ئاستەنگیی ڕێگاکان کێشەی بۆ سیروان و شۆفێرانی دیکەش دروست کردووە. سیروان شۆفێری تەکسیە، باس لەوە دەکات لە ئێستادا بە بەراورد با ساڵانی ڕابردوو ژمارەی ئۆتۆمبیلەکان لە هەرێمی کوردستاندا زیادی کردووە و ئاستەنگیان لە کاتی گەیاندنی سەرنشینەکانیان لە کاتی خۆیدا بۆ دروست کردووە، بەهۆی ئەوەی ڕێگاکان قەرەباڵغێکی زۆریان لەسەرە. لەگەڵ ئەوەشدا شاری سلێمانی بە بەراورد با شارەکانی دیکە باشترە. چۆن کێشەنە بە قوربان ئێمە خەڵک لەگەڵمانە سوارە بێت ئەبێ زوو بگەینین شوێنی مەبەست، بەڵام زوویەکی ڕێگە پێدراوە نەک تۆ لەو مەسافەی کە بۆ دیاری کراوە ئەو کیلۆمەتر لابێنە. ئێمەمانێ بۆ نمونە بڵین ئێرە 50 داینین، ئێمەمانێ 50 بڕین، بەڵام وڵای 50 بێ بە 20 بۆمان. خێزانی وایە 4 ساری هەر 4 سیارەکە دەرەکە زەحمە بێ بە هەر 4تان بە 1 سارە بێنە بازاڕەوە. شەقامەکان بۆ ساتێکیش بێبوونی سەدان ئۆتۆمبیل نابن و ساڵ بە ساڵ ڕێژەی ئۆتۆمبیلەکان لە هەرێمی کوردستاندا ڕوو لە زیادبوون دەکات. بەختیار محەممەد بەڕێوەبەری ڕاگەاندنی هاتوچۆی سلێمانی باس لەوە دەکات زۆربوونی ژمارەی ئۆتۆمبیلەکان کاریگەری لەسەر جەنجاڵی شەقامەکان دروست کردووە و ئەو پرۆژە و ئەندەرپاسانەی کە لە ئێستادا لە بەری دروستکردندایە کاریگەری دەبێت لەسەر کەمبوونەوەی قەرەباڵغی لە شەقامەکانی شاری سلێمانیدا. نیوەڕوان ئێواران دەبینی بە دوولین و نەخێر بە سێڕیزی جاری وایە خەڵک پێچکاتەوە بۆ ئەو شوێنانە پێویستمان بە دەرچەیەکی گونجاوە بۆ نمونە دروستکردنی ئەندەرپاس. ئێستا لە شاری سلێمانی خۆشبەختانە چەند ئەندەرپاسێک دروست دەکرێت لە قۆناغی دروستکردنان. ئەمانە کاتێک کە تاو دەبن هەموو شۆفێرێک در بۆ دەکات گرنگی ئەو پرۆژانە چندێک بایەخدارە، چونکە ڕەوشێکی هاتوچۆی ئارامتر فراهم دەکات. بەپێی ئامارەکانی بەڕێوەبەرایەتی گشتی هاتوچۆی هەرێم لە ئێستادا زیاتر لە 2 ملیۆن لە جۆرەکانی ئۆتۆمبیل لە هەرێمی کوردستاندا تۆمار کراون. لەو ژمارەیەش زیاتر لە ملیۆنێک لە پارێزگای هەولێرن و زیاتر لە 600,000 لە شاری سلێمانیدان و نزیکەی 300,000یش لە پارێزگای دهۆکن. بڕوا بەهادین، کورسات نیوز، سلێمانی.